دیارە کۆبوونەوەی ئەمڕۆمان تایبەت بوو بە تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی کە پێشتر لە هەرێمی کوردستان لە پێش مانگی نۆی 2015 هزار خێزان لە هەرێمی کوردستان سوودمەند بوون لە تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی کە ماڵنگانە 150,000 دیناریان وەرگرتووە بەهۆی قەیرانی دارایی و ئەم پرۆسەیە ڕاگیراوە. ئێستا ئەمانەوێت جارێکی کە بە شێوازێکی تازە دەستکەینەوە بە ئەم پرۆسەیە. ئەمە پرۆسەیەکی دوور و درێژە، پێویستی بە کۆمەڵێک ڕێکار هەیە کە ئێمە دەستمان پێ کردووە. ئەمڕۆژ ئەم کۆبوونەوەیە تایبەت بوو بە جێبەجێکردنی قۆناغەکانی ئەم پرۆسەیە کە لەگەڵ وەزارەتی پلاندانان ڕێکخراوەکانی ILO، یونیسێف و ئیتحادی ئەوروپی ئێمە ئەمڕۆ پرۆژەیەک خرایە ڕوو لە مانگیدا دەزەکەین بە واژۆکردنی مزەکەرەی نێوانمان بۆ ئەوەی کە قۆناغەکانی بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ گرفتەکەی بە پلەی یەکەم قەیرانی دارایی بووە و گرفتەکانی کێشەوە بووە کە ئەم لیستانە بەداخەوە دوای ئەوەی مەسحێک کراوە لە ساڵ 11 ئەوانەی کە ناویان تۆمار کراوە شایستەی وەرگرتنی ئەو هاوکاریە بوون، بەڵام لە دەرەوەی ئەم لیستانە بە هەزاران خێزان هەبووە کە شایستە بوون بەڵام تۆمار نەکراون. لیستەکان پڕی بووە لە گەندەڵی نادادپەروەری، بۆیە ڕاگیراوە بۆی جارێک کە بە فۆرمێکی تازە دەست پێ بکرێتەوە کە ئەم لیستانە دوور بێ لە گەندەڵی بە شێوەیەکی دادپەروەرانە بێت، هەموو ئەوانەی کە شایستەن ئەم هاوکاری وەربگرن. خۆی هەر لە ئەساسەوە ئەوەی کە هەبووە پێشتر نەماوە، ینی هەر کاتێک ئێمە دەستکەین بە قۆناغی ناونووسین لە سەفرەوە دەست پێەکەین، واتە پاڵپشت نییە بەو لیستە کۆنانە، لیستی تازە دروست دەکرێت. ئەمە لەو کاتەوە کە دەستمان پێ کردووە لە مانگی 5 2020 ئێستا 4,000 کەسرێک کەمەندانمان سڕیوەتەوە لە لیستەکانی خۆمان. ئێستاش پرۆسەکە بەردەوامە.